هەمویان دوژمنی خاچی پیرۆزی کوردستان نایانێ ئێمە ژۆک و وڵاتان کیانێکمان بێ حکوومەتێکمان بێ هەمووی دوژمنی ئەم گەلەن دوژمنی ئەم گەلەن کە نایان بەسەر بەخۆی خۆمان بژین ئەینە سەر خاچی خۆمان پێی خۆمان دوژمنانی هەر چواپاژی کوردستان زەبرێکمان لێدن کوشتارێکمان لێدن ئەوەیش لەناو خۆمانە یەک نین یەک دەنگ و یەک ڕەنگ نین خۆمان زۆر جار چاڵ بە خۆمان هەڵەکەنین ئەوەیەوەی کە خوارێکی سیاسی دروست نێ بۆ خۆمان بەڵێ ناخۆین ئێمە یەک دەنگ و یەکڕین هەموو قەومیە بۆ خۆی یەک دەنگ و یەک ڕەنگە بەس ئەم کوردی خۆمان کەموکوڕیمان زۆرە پاچقۆلیەک زۆرە دەین لەبەر پۆست لە پۆستی یەکتری پاچقۆل لە خۆمانین ئەگەینە سەرەوەی بتوانین قوانینی سیاسی بۆ خۆمان دروستکەین دەوڵەتی بۆ خۆمان دروستکەین بژین وەکو وڵاتان ئێمە چیمان لە کوێت و ئیمارات و قەتر کەمتر بێ بۆچی وەکوان نەژین بۆچی حکوومەت و دەوڵەتمان نەبێ ئەگەینە ئەوە پلۆپایە هەم دوژمنانی چوادۆرمان هەم ناوخۆی خۆمان نایاڵن و تێگەدەن نێمان و ژیانی خەڵک تێگەدەن بەڵێ هەمویان دوژمنی کوردن هەر لەنەوەی سەراحەتی بێت تا ئێستا دوژمنی کوردن کورد قەومێکە لە خەڵک هەموو قەومەکەژی زەری بۆ کەس نییە لە کار و کەسابەت لە مشتێکە زەری بۆ کەس هەم دەرەدراسیاژی بەڵام ئەوان دوژمنی ئێمە بە هەموو نوع دوژمنی ئێمە چارەسەرەکانی یەک دەنگ و یەک ڕەنگ بین نەک ئێمە هەر چواپاچی کوردستان یەک دەنگ و یەک ڕەنگ ئەگەر یەک دەنگ و یەک ڕەنگ نەبین باسی قورسترین زمانی کوردی نامێنێ ئەم زمانی کە بە کوردی قسەکەین ئەویش نامێنێ نامێنی نار بە کوردی قسە نەکەین کە تۆ زەبری سەفریکەی یعنی نامێنێ کە نەتوانانی بتوانی دیفاعی لە خۆ بکەی یعنی ئەمە زمانەکە نەما بۆ زمانی بە کوردی قسە بکەی هاوارکەی زمان سێوە بەس کردارەکەی کە نەتوانی بۆ خۆ خوارێک و هەبێ شتێکەوە بێ یعنی تر نەمایت هەمویان دوژمنی ئەم کوردن ئەزانە کورد قەومێکە توانێ هەیە حکومڕانی بەکار بێن توانێ هەیە بژێ ژیان خۆی دابینکە بەڵام دەستی دەرەکی نایاڵێ وڵاتانی ئەوروپایش درۆکە لەگەڵ ئێمە ئەمریکا و بریتانیا و فەرەنسا هەمویان درۆکەن ئەوان شەڕ لە دوای شەڕش پلانیاندانە بۆ ڕوخانی کورد هەر ئەوان واکەن لە ئێمە نێڵچین بە دەوڵەتێک بۆ خۆمان سەر بە خۆی بشین بۆ کورد چی خراپێکیە بۆ کورد قەوم نییە کوردیانیی خۆی بۆ نەبێت بۆ سەگردێکمان نەبێت ئیسامە نیوەی خاکمانەوە بەدەستی حەشی شەعبی و تایسە بیستوتە باسی بکەن هەر بیستوتە باسی ئەم خاکە بکەن ئەم ماڵوێرانیەکەی بەدەست خۆیەتی دائیم نۆکەری بێگانە بووە دوژمنی قەومەکەی خۆی بووە یعنی میلەتێکی خەوتووە ڕەسەر ئەوەیە خاوەنێکی باش دەست بگرێ بەسەر ئەم میلەتا و ئەمانە لەسەر حکوم لابێت خۆ من ڕخیشم لیان نییە بەڵام ناتوانن حکومڕانی وڵاتە بکەن ئەیتر ئایا تورکیا وایان لەکە عێراق وایان لەکە تورکیا بڕۆ سەیری کوردەکانی سووریاکە سەیری کوردەکانی تورکیاکە چیان لەکە باشە ئەگەر کوردەکەی من و تۆنەوێ ئەو تێدە کەلارە خەڵکە کوشێت کێ ئەزانێ ئەمە کێ ئەگەر من و تۆ جاسوسی نەکەی باشترین هەڵبژاردنە ئەم جارە خەڵک ئەگەر ڕاستەکات بە پەرۆشی بێتە سەر دەنگدان بزانە ئەمانەیە توانن ئاوا ئێمە بشەوسێنن و کوردی ئەوەیە یەکڕیز نییە براکەم کوردی یەکڕیز بێ هیچ دەوڵەتێ دەرەقەتی نایەت بەڵام هەرگیز یەکڕیز نییە وەزگای یەکڕیز بوو نایە چارەسەر ئەوەیە تەنها یەکڕیز بێ کورد وەلەو بە قسەی میلەت ناکرێ بەڵام باش ئەوەیە خۆیان یەکڕیز بن خۆیان یەکڕیز بن بۆ میلەتەکەیش باشە بێ خۆیان یەکڕیز نەبن ماڵی میلەت ئەچێ بە قوڕا و تەواو تورکیاش و ئێرانیش هەردووکیان دژی کوردن پێویست بە قسە ناکات تەنها هەنێ مەسلحەتیان هەیە و تەواو بە تورکیا زیاتر نەوتەکەی کوردیەوێت ئەگەر نەوتەکە نەمێرە کوردیشی ناوێت